سەبارەت بەم بابەتە سەبارەت بەم کێشەیە بەڕێ سەعام بە ڕەفعەت ئەندامی پێشووی ئەنجومەنی پارێزگای دیالە لە ستودیۆ لەگەڵمانە کاکامەر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت. کاکامەر کێشەی گوڵاڵە چییە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان پێشەکی دەستخۆشی لە بەڕێستانەکەین و دەستخۆشی لە کەناڵی 24ەکەین و کە بە ئەم دەرفەتەی ئامادە کردو کە بەوە باسی گوڵاڵە بکەین لە ڕووی ئەو زوڵمانەی والیانەکرێ. ئەمە دو زوڵمەی والیەکراوە مەسلەی بە قەزابوونی شارەدی جەلەولایە. خۆی لە ئەسلی مەسەلەکە ئەمە پێمان خۆشە ئەگەر شارچکەی جەلەولا بێتە پارێزگاش ئێمەش پێمان خۆشە چونکە لە چوارچێوی مادەی 140 هەر ئەگەڕێتە باوە شەریمی کوردستان. بەڵام ئەوان ئەو برادەرێکم کارەکەن نانێ بۆ خزمەتکردنی خەڵکیە، ئەوانەوێن بە ئەیانەوێ بۆ خزمەتی خۆیان بکەن. یعنی چ کێشێکی تایە ناحەیەک کە لە چوارچێوەی مادەی 140 کورد بەی خۆی ئەزانێ بکرێتە قەزا خزمەتگوزارەکانی فراوان بکرێ خزمەتگوزاری زیاتری بۆ بچێ، یعنی ئەمە چ کێشێکی تێ بۆ ئەمە باسی تو ڕووی ئیداریەکەکەی بەڵام لە ڕووی ئێمە بێنە لە ڕووی دەستوریەکەەوە لە ڕووی سنوورەکەەوە چونکە تو خۆی پێنەڵ ناوچە دابراوەکان ئەمە کێشیان لەسرە مادەی 140 دانە بۆ چارەسەرکردنی دەستوریان بۆ چارەسەرکردنی گرفتی ئەم سنوورەی مادەی 140 کە لە زاخۆی بورە لە سنجارێک گرێت تاکو و مندلی جا لەمرە ئەمان ئەم برادێک ئەمانیانە کردووە بێەوە بگەڕن بۆ ئەوانەی ترکەوا لە سنووری مادەی 140 لە ژێن یا بەوە بگەڕێن زیاتر بەوەی مادەی 140 ئاماژەی پێکرۆ چونکە دەستوری عراق ئەڵێ ببورە محکەمەی اتحادی عراقی کە ئەعلى سوڵتە القەضاییە لە عراق ئەڵێ لە ساڵی 2009 بڕیاری دەرکۆ ئەڵێ مادەی 140 سار مەفعولە یعنی تاکو ئەمڕۆ هەر کێشەیە لەم سنوورە بێ ئەبێت لە ڕێگەی مادەی 140 جێبەجێ کەی جێبەجێکرێ بۆ ئەبێت بە قەزا بێت بە پارێزێک کێشەنیە ئەو کاتە کرێکەوە تەطبیع ئیحسا ئامار ئەو کاتە استفتا لەسەرێکە دوایە و ئەتوانن دەستوریان ئەم کارانە بکەن بەس بەڵام ئەوان کردیان لەبەر چیانوێت دای بڕێنن لە قەزای خانەقین و لە ناوچەکانی دیکە لە بیرتیش نەچێ سە دوێنێ ئەو بڕیارەشەوا دەرچووە لە بڕیارەتریان داوەکەوە شارەدیەی سعدیانش دابڕاندووە لەگەڵ لە خانەقین واتە ساڵی پار قەرەتەپەیان دابڕان ئەم ساڵ جەلەولا دڵنیابە سعدیش هەر هەمان شێوە و دەردەی بن. باش کاکامەر ینی تۆ مادەم پشتیوانی دەستورت هەیە ئەمە ئەم شتێکی ئامارێکەکەم هەنگاوە دەستوری نییە دەستور لەگەڵ یانە یعنی چۆن نتوانن مامەڵی دارایی لەگەڵ مامەڵەیەکی باڵێن کارگەڕی لەگەڵا بکەن لە کاتێکە کە دژی دەستورە دژی مادەی 140 ئەوان حسابی با بڵێن حەوزەی حەمرین بەگشتی قەرەتەپە و جەلەولا و سعدیە و تاک و مجەمەعی حەمرین ئەوان و حسابیان کردووە کە وەکو شارەدیەکە لە بڵێن لە بەغای یاکو لە شارەکانی محافزەکانی دیکەیە هەرچەوە چاکە زانن دەستور ڕێگە پێ نادا چونکە لە زمانی چوارچێوەی مادەی 140 ئەوان مەساڵحی خۆیان خسێتە پێشی بەرژەوەندی خەڵکێکی تر باشە ئێمە گەرە بیرکەینەوە زیاتر باکەمە ورد بینەوە لە دەستورە ئەوان ئەگەر بەرژەوەندی سنوورەکانەوە جارە ئەو کوردانێکەوە لە 16 ئۆکتۆبەر دەرچوونە نەگەڕان تا ئێستا ئەبێ غێر ئامە تو زمینە چاکی بۆی کە بیانی استفتا بکرێت لەم سنوورە ئەوان خەڵکی خوانە بە هاوڵاتیان خوان ئەبن بەوە سەنگی مەحەک بۆی کەەوە ئەم سنوورە بکەونە سەر کوردستان یان نەکەونە سەر کوردستان. باش ئەگەر دەستور مادەی 140 جێبەجێ بکرێ ئەگەر گوڵاڵە بێتە قەزاش بێتە پارێزگاش هەر ناگەڕێتەوە سنووری مادەی 140 وانی بۆیانێت ئەی زۆر پێشوەقت پێوتم بۆتم پێم خۆشی بێتە پارێزگا نەگوڵ لە قەزا بەڵام هەر ئاخر ئەنجامەگەڕێن تۆ ئەگەڕێتە باوە شەریمی کوردستان بەس بەڵام تۆ لە بیرت نەچێت لێرە تۆ غەدر لە کورد دەکرێت بۆ نمونە ئێستا تۆ پێشتر مدیر ناحیەمان بوو کورد بوو ئێستا عەرەبە بەرپرسی فەرمانگەکان زۆرینیان عەرەبن کورد نەماون پێشتر کورد بوون یعنی واتە تو ناحەقی زیاتری ئەفسەرێکم بۆ بێرە بەرپرس بێت لە هۆبەیەک لە جێگایەکە کە کورد بێ نییە لەبەر چی ئەوان وردە ئەم تەرحی لە دەستیان پێ کردووە ئەمە تەواوکەری سیاسەتی پێشووی ڕژیمی ئەمە لە فراغی نەبوونی کوردە لەو ناوچانە یان هۆکارەکەی چییە بۆ ئاکەنەمان خۆ یەکەم لەو فراغەیە بەڵام مەجالیانش پێ دراوە ئێسێمە توانین دەستوریان تۆ توانی تاعنیان پێ بکەیت تاعنکردنە یعنی تۆ توانی یەکەم ئەتوانی لە ڕێ ئەو بەڕێزانە ئەندام پەرلەمانەکان تاعن بەو مادەیە بکەن یان حکوومەتی هەرمی کوردستان بەبەسم لە مادەی 140 لەوانە توانن تاعنی پێ بکەن سێمیشی ئەتوانی ئەوش تەمان ئەوش قۆناغ بە قۆناغ پێتەڵێ ینی شێکاتون لە مادە دەستوریەکان هاوڵاتیان ئەتوانن بەو کاتەوش ئەتوانن تاعنیان پێ بکەن بەڵام ئەسەح وایە ئەندام پەرلەمانەکان تاعن بە مادە بکەن چونکە ئەمە دەستور مادەیەکی مادەی 140 مادەی دەستوریە
و محکمەی اتحادی خۆی بڕیارەکە توانی هەڵوەشێنێتەوە. باشە کورد بوا بێتەنگەوا سعدی ڕۆژ واقەرەتە پە ڕۆژەوە خەریکە گوڵاڵش لە دەست کورد دەڕوا بەداخەوە خەت بە بەداخەوە تۆ بەشێک لە خاکی کوردستان هەندێک شاری کوردی لە دەستی بەڕێز ئێمە پێشتر ئاماژەمان پێ کردووە ساڵانی پێشتر تاکۆم بڕۆ باسمان کردووە لەبەرەوە ئەمە ئەزانین بۆ نمونونەکەت بۆ تێنین بۆ سەردەمی ئێمە حەفت ئەندامی ئەنجومەن بووی لە پارێزگای دیالە دوایەوە بووە سیان دوایەوە بۆ دوان دوایەوە کەمی کرسە ئەیسە یەکدانەمانێ ئەویش لە زمانی خۆمان نییە واتە دیارە ئەو سیاسەتەکەەوە بەرپا ئەکری لەو سنوورانە دژی بە کووردە نەک دژ بە خزمەتکردنی هاوڵاتیانە باشە کوردە بێت چی بکات ینی چیەکرێ بۆ ئەمە من باسم کرد پێشوتم ئەندامانی پەرلەمانتوان تاان بەم قرار بکەن پێش هەموو شتێک دومی چووکە لەبەرەوە تو لە بیرت نەچی باشە توایشتی ترکاگەمە ببوورە دادگای فیدراالی ڕۆڵی چی بێ لەم بابەتەیە ئەمنوتم شکاتەکە ڕوودم دادگای فیدراالی یعنی نمودم دادگای فیدراالی ئەلا سڵتی قەضایە لە عێراقا تۆ توانیت تاان بەم قرارە بکەی بۆ تانی بۆکە چووکە ئەمە لە چوارچەوەی مادی سەوچلە ئەگەر ناحەیەکی تر باتی کێشەمان نەبوو شوێنێکی تر چووکە هەندێک مقاومەت هەیە بۆ قەزابوون بۆ من لە 100,000 کەس تێپەڕێ بۆی کەوا خزمەت گوزاری بۆ سنوورەکە هەبێ بۆی کەوا ئاسانکاری بۆ هاوڵاتیان ئەمە زۆر شتێکی جوانە مش پێمان خۆشە بەس بەڵام ئەوان مەبەسەکە لە مرانیە مەبەسەکەەوە تا بۆ مەساڵحی خۆیانە زیاتر ئێمە شتر بەبێرە هێنمەوە ئەو تا ئێستا ئەو زەوێلەکەەوە داگیر کراوە تاسە نەگەڕایەتەوە بۆ خاوەنە ئەسلەکەی کووردا یعنی ئەوانەی عەربی هاوردە هێشتان لە سنوورەکە زیاد شکریە من وە دلیل پێتەڵێم لە 16 ئۆکتۆبر چەنی عەربی هاوردە بوون تر زیای کردووە هیچ هەنگاوێک هەیە ببینی بۆ داهاتوو ینی کورد هەنگاو بنێت لە دژی ئەمە والله ئاشکرا یعنی ئەمە سەوتم پێت ئەگەر ئێمە تاان بە قرارەکان بکرێت و باش هەنگاو هەیە بۆ تاانە والله ترۆ لای برادرانی ئەندامی پەرلەمان و مادی سەوچ لەمێنێتەوە وانەی کەوا سەرپەرشێکن ئەمە ڕێگریان لێ بکەن ئەوە لە پار و ڕێگریان بکرێن نەک لە ئەمڕۆ باش بەڕێز ئامر ڕەفعەت ئەندامی پێشووی ئەنجومەنی پارێزگای دیالە سەردوو لەگەڵ مامۆی سپاس بامەدە سپاس بۆ وەرزتان دەستان خۆی زۆر سپاس بۆ بەخێر